جارێکی تر سڵاو گەڕامەوەلاتان بۆ پێشکەشکردنی ئەم دیدارە تایبەتە لەگەڵ پارێزگاری هەولێر نەوزاد هاتی. کاک نەوزاد پێش ناوبڕەکەوتم چەند دیمەنێکی کۆڵانە کۆنەکانی شاری هەولێریش دەبینین. با پێکەوە ئەو دیمەنانە ببینین. يعني داخم بوشتك محلية شي جورو جرام برامبر بارزجاري هولير بي أما حالي بيه باش تكري حالي أو كسانة شون بكرس نورجيام كان يعني أوان لا برز نوزات هذه لا همودي معنا تلفزيون كان لا همودي معنا روشنا واني كان دك ما جبوا دك من هولير دك بدوبا أما ديلي أما تدا هدا خو بشندانك سات كين بودم بارز بابي أو رجلي أما بدات وبراستي جانا كمان جانا ما فرموا ديوارة كان معنا كاكا لبر دو پشتی لبر ماری لبر هموش تشی. امن عمرم 51 سال ولادم قرش عربانه کابرا غریبه لیره عردی ورگرتیا. اما هیچ ما ورنگرتیا. اوی قدیمه کانی قرش عربان هیچ ورنگرتیا. کاک نەوزاد وێنەکانت بینی گەڕێکی عرب بۆچی پارێزگار گرنگی بەم گەڕەکە نادات؟ من دوو بەش بۆ ئەوەی پیشاندرا گەڕەکی عرب و گەڕەکی خانەقاب ئەم باسم کرد ینی ئەوەی احتیمام پێدان مەسەل خەدەماتی خودی ناوگەڕەکە ئاوە کارەبایە هەیە حتا لە تەسویرەکان مەسەل کۆنکریتی ناو کۆڵانەکان هەیە بەڵام کێشەی ئەو گەڕەکانە مەسەلەن مڵکیەتی ئەو ساحب خەڵکەکەیە کە چۆن نۆژەنی بکاتەوە یان چاچی بکات چکە بەشێکی زۆری ئەو خەڵکانەی کە لەوێنە کرێتینە مەسەلەن لە گەڕەکی خانەقامان چۆر کرد ئەوەی کە پیشاندا ئەو زبل و خاشاک و پاشماوەی لە ناو گەڕەکەی مابوو گەڕەکی خانەقایە چکە باری خودی خەدەمات و شێوازی خانەکانی خانەقا زۆر خراپتر بوو لە گەڕەکی عەرەبان ناچار بووین بە پەلا چکە هەمووشیان کرێتی بوون لەوێن دەرێ خەڵکەکە قەرەبوو بکەینەوە پارچەیەک زەوی و چۆڵی بکەین و تاو کاتەی بەرنامەی مەلەگەی یونسکۆ تەواو دەبیت و بەو شێوازی مەرجەکان دەدرێت تعامل لەگەڵ خانەقا دەکرێت ئەو وەختی لەگەڵ صاحب مولکەکان خۆیان تەسەڕف لە ملکەکانی خۆیان دەکەن و لە چۆنیەتی نۆژەنکردنەوەی بەڵام بەپێی ئەو مەرجانەیە کە ئێستا ئەمە لەگەڵ یونسکۆ ئیش دەکەین بۆی هەم بەرنامەکە یونسکۆ تەواو نەبووە جەکان چییە ئەوانە نانگرێتەوە مەرجانە؟ بەێ ئەو مەرجانە ئەوان ناگرێتەوە ئەوانی کە ئێستا لەوێن؟ نانە ئەوانەی کە ئێستا لەوێنە خەڵکەکەن بەشی زۆری کرێتینەکە لە گەڕەکی عەرەب دەژین ئەوان ئینتیزاری ئەوە دەکرێن بەشێکی زۆری وەکو هاوشێوەی خانەقە کە باسی کرد بە زەوی بدرێت یعنی زەویان بدرێتێ و چۆڵ بکرێتن یعنی منتەقەکە چۆڵ بکرێت بەڵام چۆڵکردنی ئەمە وەکو مەرحەلەیەکەم خانەقامان چۆڵ کرد هەموو خەڵکەکە گوازراوە یەکە و پارچە زەویان درایە و ئێستا گەڕەکە چۆڵە بەڵام چکە باری خانەکان کە دەچێت ناوی تەماشا دەکەیت زۆر خراپترە لە بەشی گەڕەکی عەرەب مایە بە عەرەب و تعجیل ئەو بەشانەی دەکرێتەوە هەمان شێوە لەگەڵ کرێچیەکان کە پارچە زەویان بدرێنێ و گەڕەکەکەش بەو شێوازێک کە یونسکۆ کە مەرجی دادنێت لە چۆنیەتی تعمیرکردن و مامەڵەکردن لەگە خانەکە چکە مڵکی حکومەت نییە مڵکی ئەشخاصە کە دێن چۆن بڵێن نۆژەنی بکاتەوە وەکو ئەو شێوەی کە دەڵێ ئەو دیوارە خراپبە ئی خانوەکەیە حکومەت ناچی دیواری خانووی خەڵک چاپ بکاتەوە صاحب ملک تەسەڕفی لەگەڵ دادەکاتن بەڵام لەسەر دەستپێکردنی مەشروعەکە بۆ ئەوەی هەم ئەو بەشەی عەرەب کە لە زمنی تەسمیمەکەی دەبی وەکو هاوشێوەی خانەقا تهدید نەکرایە چەندی عەرەب بەو شێوە دەکەویتن تا چۆڵ بکرێت مەسەن ئەو خەڵکەی کە کرێتیە پارچێک زەویەک بدرێ وەکو هاوکاریەک ئیدی کە خانوەکەی دەمینێتەوە بەو مەرجانەی کچێ بەشی زۆری وەکو سەکەن دەمینێتەوە یان بەرشەقامێک دەکەوی بە پێی تەسمیمەکەی یان دەبتە تیجاری صاحب ملکەکە تەسەڕفی تێدا دەکاتن بۆیە من لە بیدایەت ڕاباسما کرد ئەو گەڕەکانی کە عەرەب و تعجیل و خانەقا ڕەبتی مۆزوعی قەڵات هەیە ئەوە نییە ئەمە نابینرێ و ئیشی لەسەر ناکرێ بەڵێ مەشاکلی دیکەی زۆر لە هەولێر هەڵکرایە مەسەن خەڵکی قەڵات هەموو کە باری قەڵات کە تێکچوو بوو لە نەتیجەی نەمانی ئاوەڕێی قورسی ناو قەڵات کە هەریەکە لە خێزانانی سەرەوەی 140 خێزان لە قەڵات دەژیان کە بیرێک لە بۆ ئاوی قورس و ئەوانە بەکاردەهێنرا بە بەردەوام ئەو ئاوە دەچۆ خوارێ ئەو ئاسار و تەرکیبەی ناو خودی قەڵات هەیە تێک دەچوو لێ بە پەلا خێزانەکان مەسەلەن پارچە زەوی و خەدەمات و ئەومەدرا ئەگەر ببووری ینی لە کاتی بارانبارینەکەشا بینیمان هەندێک گەڕک لە نزیک بنەسڵاو و شوێنانە کە لە بەرەوەی مەجاریان تاو نییە تووشیەوە بوون کە ئاوە چۆ ماڵەکانیان کەواتە هەندێک گەڕێکی تریشەیە بێژگە لە خانەخاو تعجیل کە
خەدەماتی کەمتر بۆ چوە لە گەڕەکە نوێیەکانی شاری هەولێر. مەسەلەن ئەوەی خەدەمات نییە هاتنی لافااو ئەو کەمیە زۆرەی باران بەسەر گەڕەکی گرکەن هەموو خەدەماتی هەیە لە کۆنکریت و ئاو کارەبا و بەڵام بە حکمی ئەوەی بارانێکی زۆری هات زەرمەندترین گەڕک لە هەولێر گەڕەکی گرکەند بوو. مانای ئەوە نیە ئێستا بچێ ناوی هەموو خەدەماتەکەی تێدا هەیە بەڵام ئەو کەمیە زۆرەی باران کە هات و بڵین ڕێڕەوی ئاوەڕۆکەونەکانی هەولێر کە سلۆپی پێدا دەڕوات ئەو بەوێدا دەڕواتن تاوان ئەو گەڕەکانی دەوروبەری ئەو کەندانەی کەونی هەولێرە زیاتر زەرمەندە بچکە سلۆپی ئاوەکان یان سندوقی مەزاری سندوقی ڕئیسەکان بەو مەنتەقانە دادێتن مەزراشەیە بەڵام کەمیەکە زۆر زیاتر بوو لەوەی کە بازرا بتوانانی لە چەند سعاتێک سەرەوەی 46 ملیم استیعاب بکاتن و تەصریفی بکاتن بۆ نەتیجەی لافاو مەوەی کە لە بنەسڵاوەیان لە جێچکە ئەو مانای ئەوە نییە ئاوەڕۆ نییە مەساری کەندەکانە کە دێتن زیاتر ئەو مەنتەقانە زەرمەند دەبن بۆیە دووبارە دەڵێمەوە بەنسبەت گەڕەکی عەرەب و تعجیل کەمایە ئەمە چاوەڕێی ئەو نهایەتی ئەو پەسەندکردنەی یونسکۆ دەکەین کە ئەو تەسمیمی ئەو مەنتەقەیە و مەرجەکانی ئەو مەنتەقە و چۆنێتی مامەڵەکردن بە هەردوایە دێن کە بەرنامەکە و ئەو مەنتەقانەی کە لە ضمنی بەرنامەکە خۆی دەگرێتەوە ئەو خەڵکانەی کە دەبینین لەوێ کرێسینەکە حتمما ئینتیزار دەکەن حکومەت هاوکاریەکیان بکاتن لە پارچە زەویەک ئەوانەی کە لەوێنە وەکو هاوشێوەی خانەقا ئەو بەرنامەی ئەو کاتدەستە بواری جێبەجێکردن. کاک نەوزاد لە پلانتانە نییە سندوقی ئاوەڕۆ بۆ هەولێر دابنێت تا ئێستا زۆربەی گەڕەکەکان یاخود هەموو گەڕەکەکانی هەولێر لەسەر سەلی بیر بەردەوامە یعنی تا ئێستا سندوقی ئاوەڕۆ لەم شارەدا بەدی ناکرێت بۆ. طبعا سندوقی ئاوەڕۆی سندوقی زۆرە لە هەولێر ئەوەی جەنابەت باسی دەکات زیاتر ئاوەڕۆی قورسی هەولێرە کە ئەویش تەسمیمی چەند ساڵە حاضر کرایە لە وەزارەتی شارەوانی کە کۆمپانیای فۆیسینکی ئەڵمانی حاضری کردیە بەڵام گژمەی پێویست سەرەوەی 800 تا 900 میلیۆن دلار دەکاتن کە لە پێی بودجە ئەو ساڵ مساعد نەبوو وەکو قۆناغی یەکەم بەشێکی دەست پێ بکە بەڵام چکە بەشی زۆری کارە لە بۆ کارەبا دابشکردی کارەبا ڕۆیی میزانەی بڵێن کە 2011 دانرا لە ئەنجومەنی وەزیران پشتی شێر زیاتر لە بۆ چۆ وەزارەتی کارەبا چکەمە تەولیدمان هەیە لە بۆ ساڵی 2012 بەشی زۆر لە نەبوونی مەسەل محەتاتی 132 پێویست لەگە خطوتی زەخت عالی تووشی مشکلەی دابش بوونی کارەبا دەبین نەک لە تەولید لە دابش بوون بۆیە ئەو ساڵ بەشی زۆر لە بۆ ئەوەی چوو ئەو بەرنامەی کە دانرا بۆ قۆناغی یەکەم ئاوەڕۆی هەولێر ئاوی قورس دەست پێ بکرێ خرایە 2012 تەعجیل کرا بۆیە ئەو بەرنامەی کە دانرا لە 2012 وەکو قۆناغی یەکەم ئاوەڕۆی قورسی هەولێرێ کە ئەوەی جەنابەت باس کرد لەوێ دەست پێ دەکات بە پێی ئەو تەسمیمەی کە بۆی حاضر کرایە ئەگەنە ئاوەڕۆی سندوقی بین بە ساڵانە زیاتر لەسەرەوەی چەند سەد کیلۆمەتر ئاوەڕۆی سندوقی و لولەی بە تیرەی جیاواز لە شار و شارۆچەکان و ناو سەنتەری شاریش جێبەجێ دەکرێتن بەڵام ئەو ئاوەڕۆ سندوقیانە کە بە حقیقەت خۆی بۆ ئاوی بارانە بۆ ئاوی قورسیش بەکاردێتن ئێستا کە لە هەولێر کە دەبین و ئەو کەمیە زۆرەی کە لە دەرەوەی هەولێر دەردەچیتن و بە ئیتیجاهی زەی گەورەدا دەڕواتەوە بۆیە مەسەن ئاوەڕۆی سندوقی هەیە بۆ باران بەڵام ئاوی قورسمان نەبووە بۆیە تاکید دەکەمەوە لەسەر ئەوانەی کە لە گەڕەکی عەرەب دەژین بەڵێ زۆربەی گەڕەکانی هەولێر ئەگەر مەسەلەن گەڕەکەونەکانی هەولێر ناو هەر گەڕەکی عەرەبان و تعجیل و خانەقانیە بچینە سێتاخان و سەیداوە و تەیراوە و ئەوانەی کە کەون دواتر گەڕەکە نوێیەکان وەکو نمونەش منتەقەی مامزاوە و گرد محەممەد و قەتەوی و سەرکارێزیش بینین کە لە سەڕێی مەخبوری وەچی ئیمکانیاتێکی خەدەمی بۆیان تەقدیم کرایە حتا ئەو شوێنانەی وەکو تووڕق بە قۆناغ کە بەرفراوان بۆ حەسارۆکە سێبەردانە بچێدارەت و بنەسڵاوە کەس نەزان خەدەمات لە هەموو شار و سارچکان دەڕواتە پێشەوە بەس دیسان ڕەبت دەبی بە ئیمکانیاتی میزانیە چەند تەختیەی حەجمی پێداویستی خەدەمات دەکاتن. کاک نەوزاد هەندێک پرۆژە کرا لە ناو شاری هەولێرە بۆ فەقیر و هەژارەکانی ئەم شارە یەکێک لەو پرۆژانە و پرۆژەی شوقەکان بوو کە لە ڕێی کەس نەزان ئەمەش کۆمپانیایەکی تورکی کردی و دوای کۆمپانیا تورکیەکە لی دەرچوو درا بە کۆمپانیایەکی ئێرانی بۆچی و ئایا پارێزگار ینی لێپرسینەوەی لەگەڵ ئەم کۆمپانیایە کردیانە. تاوان شوقەکان سێ بابەت بوو کە کاتی خۆی بڕیاری لەسەردرا وەکو حلێک لە بۆ ئەزمیسەکان یارمەتی دانی خەڵکە 440 لەسەر ڕێگەی ئەنکاوە بوو 1970 کە پێدەڵێن هاناستی نێزی گەڕەکی سەروەران بوو کە شەریکێکی ئەمریکی تەنفیزی کرد کە وەزارەتی ئاوادانکردنەوە جێبەجێ دەکە ئەمەلایانی سودمەندین وەکو پارێزگا کە تەواو دەبێت تەسلیمە دەکرێت ئێمە بەپێی بەرنامە داپەشمان کرد ئەوە بوو بۆ پرۆسیجەرە بوو کە دیتمان بۆ شێوازی ئەو خەڵکە کانی کە تێدا سوودمەند بوون معلومە چۆن بوو بە شێوازێک ناسمە سەری
قۆناغی سێمی بەشەکانی ئەو شوقەکان ئەو 2000 شوقە بوو کە لەسەرەوەی هایسیتیە برێنە سەڕی کەس نەزان کە شەریکەی ئەلنوور چەفێک چڤکلەر وەریگرت بوو بەڵام بەو چیرۆکەی معلومە کە تووشی شکست بوو نەی تەواوی نەیتانیەوە بکاو و ئێمە داوامان کە لی بسێنرێتەوە وەزارتی ئاوادانکردنەوە قبولیان کرد لە ڕێگەی ئەنجومەنی وەزیران لی سەندراوە ئێستا ئەو قۆناغانی کە دەستە بواری جێبەجێکردن وەکو مەرحەلەیەکەم 1000 شوقە کە دەست پێکرا 500 لە قۆناغکە 500 لە قۆناغێکی دیکەیە هەر بەشێکی زۆر لەوە بەرهێنەرانی هەولێر بە شێوەی تەبەڕوع کە هاتن بڕیاریاندا لەسە میزانی خۆیان تەواوی بکەن و تەسلیمی محافظەی بکرێت کە تەواو دەکرێت 1000 شوقەیە اینجا بە شێوەیەکی هەمان پرۆسیزەردا دابش دەکرێتن کە پێشترێ بە شێوازێک دیارە درا بۆ شەریکەیەک بۆ ئیستیسمارات هەر لەسەر فەرمانی جەنابی سەرۆکی هەرێم ئیلغا کرایتەوە و ئەو مەشروعە بە پێی یاسا دەگەڕێتەوە و ئەو 1000 شوقەی تەواو دەکرێتن. بەڵێ مەسلەیەکی تر هەیە مۆڵەکانی ناو و شاری هەولێر زۆربەی هەندێک لە مۆڵەکان لەسەر شەقامی سەرەکی ئەم شارن بۆ نمونە فامیلی مۆڵ ئێواران نزیحامێکی زۆر لەسەر جادەکە دروستە بێت ناکرێوە بکرێت کە ئەو مۆڵانە دروست دەکرێت پارکینگی تەواویان هەبێ ئیشەکانیان تەواو بکەن بۆ ئەوەی خەڵک بێزار نەکەن. خۆیگەر بچێ مەسەن چه فامیلی مۆڵبی یان نازە مۆڵبی لەوانەی مازدی مۆڵ لەوانە بەرەک وەزعی باشترە لە پارکینگ و ئەوانە خۆی حەزمی ترافیک نەکرد لە برێن لە مۆڵەکان لە شێوازەکان ئەوە نییە مەسەن لە شەقامە سەرچەکە یان پارکینگیان نیە بەڵێ پارکینگیان هەیە بەڵام بە حکمی ئەوەی لە کوردستان و لە هەولێر نەقلی عام ئەو قدرەتەی نییە ینی مثلا تاکو ئێستا مثلا وەزارەتی نەقل تەسمیمی ترامی دایتە ئەو شەریکانی کە ئێستا تەسمیمی بە حدودی 64 کیلۆمەترێک لە بۆ هەولێر دروست بکرێت هەر سێ شار درایتە شەریکات بۆیە کە زیاتر سایراتی خصوصی خەڵک بەکاری دینیتن ئەگەر ئینسان وەکو ستاندەر تەماشا بکە حەزمی سایراتی خصوصی کە خەڵک بۆ ئیش و کاری ڕۆژانەی خۆی بەکاری دینی لە پایتەخت بۆ هەموو حرەکەیەک زیاتر سایراتی خصوصی بەکاردێتن بۆیش ئەوە طبعاً وە دەکاتن هەر تاکێک لەوانەیە چەند کەسێک سنس کە سیارەی دەستا ئەو شوێنانە سیارەی خصوصی طبعاً هیچ پارکێک نییە بەستاندرێک بتوانێت استیعابی ئەو هەموو سیارە خصوصیانە بکە ئاتەن لە هەموو وڵاتانی دیکەی کە نەقلی عام خەدەمات تەقدیم دەکات بە شێوازی پاسە و مەسەن ترامە و قیتارە و ئەوانەیە میترۆیە مەسەن ڕەبتی ئەو شوێنانە دەکاتن ینی خەڵک پێویست ناکە بە سیاری خاصی خۆی ئیلا بستە ئەو شوێنە بۆیە ئەوە نییە وەکو پێویست لە هەولێریش سەبەبی ڕئیسیش ئەو هەموو شەقامە بەرین دەکرێت ئەو هەموو مثلەن پرد و ئەندەرپاس و ئەوان دەکرێت مەسەنەگە تەماشای دەوروبەری زانکۆی بکەیت هەموو کۆلێژەکان حەجمی ئەو سیارانەی کە قوتابیەکان هەیتیان کە دەیبەن و ڕادەگرن لە پارکینگ و کە ستاندەرەکە تەبیعی نییە لەبەرەوەی نەقلی عام بەدیریەکەی ضعیفە و خەڵکیش الحەمدلله بۆڕان بەس اقتصادی خەڵکاتی 100 چانە بە بەڵام بەشێکی زۆری خەڵک ئیمکانیاتی هەیە سیارە هەیبی و لە عین وەخت بنزینیش مثلا لە ڕووی اقتصادیەوە بەکاربینی لەوانەیە وڵاتانی ئەوروپیەگە تەماشا بکەین نەقلی عام هەمووی شەکان خەڵک بەوی دەکاتن هەم بوونی نەقلی عام بۆ ئیمکانیەتە هەم لە ڕووی اقتصادیشەوە خەڵک مەسەلەن سیاری خۆی بەکارنانی بنزین گرانتر لەسەری ڕادەوەرسی بەقەدەرەوەی مەسەن کولفەی نەقلی عام لە گواستنەوەیان هەرزانترە مەسەن ئەو دوو فاکتەرە وەکو پارسەنگەکی هاتوچۆ جێبەجێ نەکرا لێروکانە بۆیە مەسەلەن بوونی ترامپ کە لە هەولێر جێبەجێ بکرێتن حتمما تەسیری زۆری دەبێتن مەسەلەن بە ئەو خەریتەی کە ئێستا ماسەر پلانەکە و قۆناغیەکەمی تەواو بە ئیترام مەسەن ئەو بەشانەی کە لە برێن لە باشووری هەولێرن بیانەیە بستنە فامیلی مۆڵ ترام بۆ منطقەیدا دەڕواتن ڕەبتەکەی لە بینیان خەڵک دەتوانێت لە زیاتی بەسیارە خۆی بە ترامێک دەچی مەواعیدەکانی مسەبەتە و دەزانی تەوقیتەکەی کە دەتوانی بگەڕێتەوە ینی ژیانی خۆی پێتەنزیمیش دەکرێتن بەڵام ئێستا ئەتیمادی لەسەر سیارەی خۆتی شخصی کە لەکە نەخۆیتی سوکان و ئەوەکەی تەوقیتی دەرچوون و گەڕانەوەکەی بۆیە سیارەکەی بەکاردێنتر و حەزمەکە تەبیعی نییە ئەگەرنا لە هەموو دنیا مۆڵەکانی شەر دەکەن ئەو سەر شەقامە سەرچیانە و ئەو شوێنە گشتیانی بۆ شێوازی دەبی و پارکینگیشیان هەیە بەڵام حەزمی سیارە زیاترە. بەڵێ مەسلەیەکی تر مەسلەی دابشکردنی زەوی لە هەولێر پێشتر لەسەر چ بنەمایەک بوو ئێستا لە مۆدوات چی لێ دێت؟ طبعا ئەگەر بگەڕێنەوە سەر مێژوی دابشکردنی زەوی سەرەوەی 100,000 پارچە زەوی بەس حدودی سەرۆکاتی شارەوانی هەولێر دابشی کردێت چکە لە قەزا و ناحیەکانی شەمان بووە بەڵێ کۆمەڵێک شێواز بەکار هاتیە کاتی خۆی سەن فەرمانبەر بووە خاڵی بۆ حساب کرایە ماڵی شەهیدان بووە پێشمەرگە بووە کەوادری حزب بووە ینی بەو شێوازەیە بووە جۆرەها مەسەن سیستەم هەبووە لەسەر دابشکردنی زەوی و پەیڕەو کرایە بۆ شێوازێک کە دیتمان زایدەن تایبەت لە هەولێر ئەمەش ئەوە کرا لە قەزا و ناحیەکان و لەگەڵ مجەماکان قەرارش تایبەت بوو کە بەرز کاگنسیوان دەسەڵاتی دا بە محافظ بۆ ئەوەی عەرض بدرێتە کرێچیەکان
کە زەوی کرێچەکانی پێدەگوترێت کە 10,000 پارچە زەوی بوو دابەشمان کرد بۆ یەکەم جار بوو هاوکارێکی باشی خەڵکی کرێچی بوو ئەمە پێشترەوە پەیڕەو کرایە تابعی سیاسی ئێرە سلێمانی جیاواز بووە سیراعاتە بووە بەو شێوازە بە حقیقەت پەیڕەو کرایە معلومە لەمە دووە حتمەن کە ئەگەر دەسەڵات بدرێتەوە لە بۆ دابشکردنی زەوی لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران حتمە ڕێنمایی تایبەتی پێدادەیە متاکیدشم بۆ شێوازەی پێشترێ نابێتن و تعلیماتی دیکەی نوێی لەگەڵ دەبیتن لە بۆ دابشکردنی زەوی بەڵام ئەگەر بین تەقیم بکەین ئەو هەموو پارچە زەویانی کە دابشکرا مەسەن پەککەوتە وەریانگرتێرە سندیکاکان و کۆمەڵەکان و ڕۆژنامە نووس و مامۆستا و جۆرەها شەریحەش داخلی ئەو بەرنامانە بوونە پێشترێ وەریانگرتیا و هەمووش بووە ئیمکانیەتەکی اقتصادی ینی یەک لەو قدرەتی اقتصادانی کە لە شار حرەکەی کردی عقارات بووە ئەو زەویانە بۆ کە دابش کرایە کە هەم بوویتە سەکەنی هەم کردنی فرۆشتنی لەسەکرایە هەم خەڵکێک تەداولی پێکردیا بوویتە حجمێکی گەورەی تەداولی مالی لە ناو شار و بزنزەشی زۆریشی لە بۆ خەڵک دروست کردیا لۆی نەتائیجەکانی ئەتو مەسەلەن بێ تەقیمی بکەی هەم لە ڕووی سلبی و ئیجابیەکەی پێیوە دیارە مەسەن چ گۆڕانێکی هەبووە لەسەر حرەکەی اقتصادی لە هەولێر بەپی یاسا ینی مەفرۆزە هەموو قەزا و ناحیەکان سەر بە پارێزگار بێت ینی بە هاوکاری پارێزگار لەگەڵ وەزارەتی شارەوانی بێت بۆچی شارەوانی عینکاوە سەر بە ئەنجومەنی وەزیران بۆ زۆربەی زۆری ئەمرەکانی لە ئەنجومەنی وەزیرانەوە بۆچوە هەتا مەسلەی دابشکردنی زەوی و پێدانی زەوی لە بە شێوەیەکی مباشر لە ئەنجومەنی وەزیران بوو تەسەوڕ بڕیارێکی تایبەت بوو بۆ شارۆچکەی ئەنکاوە لەبەر ئەو بارە تایبەتەی مەسیحەکان کە دەدیترا لە عێراق هەم هیجرەتی هەم مەشاکلیان لە شارەکانی دیکەی عێراق مەسەرەن ڕوبەڕووی کەمبوونەوە یان بەجیهێشتنی شوێنەکانیان لێرە بە حکمی ئەوەی ئەنکاوە شارۆچکەیەکی تایبەتە لە ئەزەل لە کەونەوە کە تایبەتە بە مەسیحیەکان مەسیحەکانی هەولێر لە کە نزیکترین شارۆچکەی ئەنکاوە و جێنشینیوان و ئاردەکانی مڵکی خۆیان بووە بۆ ئەوەی مڕعاتێکی تایبەت بەوانە بکرێ خصوصیەتی ئەنکاوە بپارێزرێ مەسەن کەتە بن ئیشرافی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لۆ مامەڵەکردن لەگەڵی و دیتمان مڕحەلینەکی زۆریش مەسیحەکانی عێراق ئێستا مفازەڵترین جێلایەن شارۆچکەی ئەنکاوەیە کە ڕووی تێدەکەن و زەویەکانیشی بۆ شێوازت کە لە ڕێگەی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران شارەوانی هەم دامەکی تایبەتیان هەبوو هەم ئەو زەویانەی کە دابش کرا خەڵکەکی زۆری ئەنکاوە خەڵکی دیکەش و وەگۆڕانێکی زۆر نەوە یەگە تەماشای ئەنکاوە بکەن دوو بەقەدەر سێ بەقەدەر قەبارەی خۆی ئەنکاوە گەورە بۆ ئاوەدان بوویتەوە بەڵام توانرا ئەو خصوصیەتە مەسیحیەتەی کە هەیتی لە سنووری هەموو پارێزگای هەولێر لەسەن ئەو مەساحە مەتمڕەبعانەی کە هەیە تایبەتە بە ئەنکاوە احتیفازی پێ بکرێتنەوە و ئەوەش شتێکی ئینسان تەقیمی بکاتن ئیجابیاتی مانەوەی خصوصیەتی مەسیحی لەو کاتێک کە دەبینن نەک لە عێراق لە شەرق ئەوسەد هەز دەکرێتن مەسەرەن ئەو توندڕەویەی کە هەیە مەسیحەکان تووشی دەبنەوە کە نەمانە حتا لە مەسر بۆ دوای سەری هەڵدا لە عێراق معلومە لە بەغدا و مووسڵ چیان بەسەر هات مەسیحەکان ئەو کەلتوری پێکەوە ژیان و تەسامحی لە کوردستان هەیە بەوەی دەبیندرێ مەسەرەن احتیفازی پێکرا یان لەسەر ئەو تایبەتمەندی کە هەبووە ئەنکاوە بۆ شێوازە نەئەکرا ئەم تایبەتمەندیە پارێزگار ئەو شتانیان بۆ تەوفیر بکە و پێداویستیانی کە ئەیانەوێ ئەوەی کە ئێستا ئەکرێت لە ڕێگای پارێزگاوە بۆیانە احتیمالاتی زۆر هەیە مەسەرەن لە سەرچۆنیەتی بڕیاری سەریعتر مثلەن مەسائلەکان سیاسیە ئەو مەسیحیانی کە لە بەغداوە دێن لە مووسڵەوە دێن هەندێک شت هەیە پەیوەستە لەوانەیە بە قەراراتی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لە مرکزێکی دیکەی سەروتری قەرار سەریعتر بڕیاری پێ بدرێ دما لە ئەو خینەوە سیاسی هەبوو لێ ئەگەرنا لە ڕووی خەدەمیەوە بە تاکید ئەوەی مەسەرەن لە ڕووی خەدەماتەوە ئەگەر بمانەوە وەکو هاوشێوەکانی دیکەی هەولێر هەمووی دەتوانێت وەکو قەزایەکانی دیکە و ناحیەکانی کە خەدەمات دەکرا بەڵام لە ڕووی معنەویەکەی و لۆچۆنیەتی و احتیمان پێدان و خینەوەیەکی سیاسی زیاتر لە بەوەی وانێ بۆ شێوازی ببێت چکە بڕیارەکە لە لای ئێمە نەبوو لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بووە بەڵام لە نزیکەوە هەستمان بە هەندێک خینەوەی سیاسی و بە چاوکردنی مڕعاتی ئەو شارۆچکەیە بکرێت یانی چکە لە هەموو ئەوروپا و ئەمریکا هەز دەکرێت کە حملەیەکی گەورە هەیە لە عێراق لۆ نەهێشتنی مەسیحیەکان بەڵام لە کوردستان بە تاکید هەم کەلتوری خەڵکی کوردستان هەم حکومڕانی لە کوردستان ئەو بەرنمەیە نەبووە و بڕواشی پێ ناکرێت و ئیشی لەسەر نەکرایە و ئەو تایبەتمەندیش لەوانێ ئیزافەیەک بی لە بۆ دەوڵەمەندکردنی ئەو کەلتورە و چۆنیەتی مڕاعاتکردنی وان هەر سەبارەت بە دابشکردنی زەوی کاک نەوزاد دەوترێت هەموو زەویە ڕوکنەکانی هەولێر کاک نەوزاد بە خۆی داناوە
چۆن دەبیت ئەو هەموو زەویە ڕوکنە لەو شادەی کو دەکرێت بەنایی من بیت لە بۆ من دانرابیت چۆن دەبیت ینی بەچ منطقێک ینی بەزم خۆی دائما کە ئینسان لە وەزیفە بی لەو جیانە ئیشبی ئیشاعات دەکرێت و قسە دەکرێت واردەوە هەمومان تەفەهومی دەکەین ینی هەر وایە ئینسان بەچەمە ئەوکان شخصی بی سیڕایی سیاسی بی حزبی بی ما ئەشکال دەبیسرێ بەڵام هەندێک شتێ منطق قبولی ناکاتە مثلا کام ڕوکن کام عرض هیچ زەوی ڕوکنە وەرنەگرتووە یەک زەوی مەگرتێ ئی وەکیل وەزیری بووە کە وەکیل وەزیری نەقل و مواصلات بوومە بە 325,000 دلار فرۆشتیتمەوە لە نۆی وەزیران بووە دوو خانیم لە تەنیش خانێکی خۆم نزیک خانی خۆم لە بۆ خۆمان کردو لە بۆ کوڕەکانم چکە یەکەچیان ژنیم بۆ هینایە خانێکا بە ناوی کرایە و ماڵیشم لە گەڕەکی سەلاح الدینە لەو شوێنەیمە کە پێشێ وەکو محافظ تێدا بوومە خانەکانیش لە تەنیشتەویە و ئەو سێ خانووەم هەیە بە ناوی خۆم و کوڕەکانمە هەردوو خانەکەیت کەس بەو پارچە زەوی کە وەکیل وەزیر بوومە لە نۆی وەزیران فرۆشتومە و کڕیتمەوە وە زەوی دیکەم لە هەولێر نییە نەڕۆکن و نەغێری ڕۆکن کەوتە دیعاە هەتا باسییان لەواکی دەڵەن جارێک لەنەو سارەیەکە بوویت لەگەڵ جێگرەکەت و توتە ئەمەوێت یاخود لەگەڵ مدیری تاپۆ بوو توتە ئەمەوێت بزانین ئەم زەویە ڕوکناکی کێیە گەرەوە بوو بۆ خۆمی تاپۆکەن دوایە تونەکەەوە لا دوتیانەوە هی خۆتە مدیر تاپۆ لە ناو سارەقەت لەگەڵم نەبووە و ئیشی منیش نێوەکو محافظ لە دوای ئەو شتانە بڕۆم و خەڵکیش دەتوانێت و ئەلامی حڕیش دەتوانی و هەموو کەسێک دەتوانانی مەسەن بە دوای ئەو شتانە دابچیتن و چۆن دەکرێت محافظ بێتن بۆ شێوازە تعامل لە قازانجی خۆی و تعامل لەگەڵ شار بکە و بۆیە ئەو شتانە مەسەن شتێکی وا هەبێت لە بابەت خەڵک دەتوانێت ئیسپاتی بکە و بە هیچ شتێک لەگەڵ لەسەر خۆمی قبول ناکەم بە هەموو قەناعەتەکە بە هەموو تەواضعەوە کە دەیڵێم لەسەر خۆمی قبول ناکەم شتی ئەوها لە بۆیە ڕەتی تەواوی ئەو دیعاە نەدەدەمەوە پێویست ناکە خەڵکیش خۆی بۆ شتانە خەڵکی مەشغول بکەن ئەوانەی کە ئەوەوە ئیشاعاتانە دەکەن چکە حقایق مسەبەتە هەم تاپۆ مەوجودە تەزیلی ئەردەکان مەوجودە لەو شارەی ئەوەندە گەورەژ نییە بۆ شکلەی شت نەزاندرێ ئەو بینایی چێ ئەو مڵکەی چێە زۆر بە ئاسانی دەتوانرێ لە ڕێ دایرەکانی تاپۆ و تەزیل و هەموو ئیسپاتات دەکرێتەوە شتێک نییە بتوانرێ ئەوڕۆ لە خەڵک بشاردرێتەوە بۆیە بە دڵنیاییەوە دەڵێن ئەو شتانە ئەسڵ ئەساسی نییە کاک نەوزاد خۆ ئەمەدەکاریەکان بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان و پارێزگاکانیانی پیچ کراوە تا ئێستا تاوان وەکو پارتی دیموکراتی کوردستان کە بڵێن ئەحزابی سیاسی لە کوردستان کە داخلی منافەسە دەبیتن لە بۆ هەڵبژاردنێک حتمما کاندیت و بەرنامەی خۆیت و حتا حملەی ئینتخابی و مەجموعەک شعارات و بەرنامەی کە تەبەنا دەکات لە بۆ هەڵمەتی داخلبوونی هەڵبژاردنەکان و دواتریش لە بۆ جێبەجێکردن طبعا ئەوە تایبەت دەبی بە من وەکو پارتیەک ئەوە تایبەت دەبێت پارتی دیموکراتی کوردستان ئەمە چۆن بڕیاری لەسەر دەدرێ وەچێ دەبێتن وەکو حکوومەتیش معلومە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران تهدیدکردنی ڕۆژی هەڵبژاردنەکە لای ئەو دەبێت کە ئەوەی کە وەکو جادێکە بکە ئەلان کرا کە دەینۆ دەبێت بۆ هەڵبژاردنەکە بەڵام ئەگەر ئێستا مقارنە بکەین مانجی ڕەمەزان دەکەوتە فترەی هەڵمەتی هەڵبژاردنەکە و دەکەوتە مانجی هەشت ڕێک لەوانەیە لە ڕووی عملی و هەم لە ڕووی ئامادەکاری مفۆزیەی بڵێن کۆمیسیۆنی هەڵبژاردنیش زەحمەت دەبیندرێتن احتیمالە تەزیلش تێدا بکرێتن نازام دەکەت بزەبەدرێک دەستە تاریخێک بەڵام ئەوەی کە ئەنجومەن ئەوەی کە ئیدی مفۆزی خۆی حاضر دەکاتن زیاتر لە بۆ هەڵبژاردنەکان و ئەوی دیکەش بەرنامەی ئەحزاب دەبیتن داخلی هەڵمەتی هەڵبژاردن دەبی لەوانەیە ئەمە وەکو محافظە لایەنی تەنفیزی دەبین لە دابینکردنی ئەمنیەت و ئەو داعمانی کە پێویست دەکات لە عملی هەڵبژاردن یان فترەی هەڵمەتی هەڵبژاردن و پرۆپاگەندەکان کە دەکرێت وەکو جیهازی تەنفیزی بەرنامەکانی دیکە زیاتر مفۆزیەیە ئەوی دیکەش بەرنامەی ئەحزاب دەبی حتمما خۆت هەڵبژێریتەوە بۆ پەیوەندی باسم کرد پەیوەندی بە بڕیاری پارتی دیموکراتی کوردستان ناکرێت خۆت باسمان کرد لە ناو پارتی دیموکراتی کوردستان سیستەمی پارتی بوون و التیزامکردن و بەرنامەکانی پارتی دیموکراتی کوردستان چە مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان خینەوەی خۆی بڕیاراتی خۆی هەیە چی بە باش دەزانێت کە لە وەکو حزب بڕیاری پێ بداتن حتمما ئەمەش ملتەزمین بە قەراراتی مەکتەبی سیاسی خۆمان باس لەوە شەکری ئەڵەن ئەم جارە پارتی نەوزاد هاتی تەرشیح ناکاتەوە بڕیاری مەکتەبی سیاسی ئەمش ئەندامێکی ئەو حزبەمە و ملتەزمین بە قەراراتی حزبی خۆشمان حتمما وەزیفە و ئەوانش کەس عەقدی نییە لەگەڵ ئەوەی بە شەرت و شروط
ناو حزب بیتن ولا ڕۆژێک لە ڕۆژان مەسەلەن ئینسان کە لە ناو حزبایەتی ناو کوردایەتی لە بیرمان نەبوو دەبینە محافظ یان وەکیل وەزیر یان منسەبێکی معەن کە ناو حزبدا ڕاستە طموحات هەیە ئینسان کە ئیش دەکا خزمەتکردنیش ئینسان بە فرسەتی دەزانی وەکو هەر خەڵکەچی وڵاتە بتوانی خزمەت بکەیت بۆیە ئەو فرسەتانی کە دێنە پێش و کە دەکەوتە بەردەستی ئینسانی بتوانیدا خزمەتی وڵاتەکەی خۆی بکە حزبەکەی بکە بە تاکید بەبێت تەڕەدود دەیکەین و ئەو بڕیارانەی کە دەژدرێتن حتمما حکمەتی خۆی تێدا هەیە و ملزەمی وەجێبەجێ ڕێک هەیەڵێن بۆ بربەستکردنی گەندەڵی پێویستە هەر بەرپرسێک لە 4 ساڵ زیاتر لە شوێنەکەی خۆی نامێنێتەوە تۆ تا چەند موافقی لەگەڵم ڕێیە طبعا گەندەڵی بابەتێکی بەرفراوانە زۆر و ئەزمموی حکومڕانی کوردستانیش لە بەتایبەتی چکات و لە توانی لە دوای 2004ەوە چکە ئەو وەختی میزانیە هاتو ئەو پێگەی ئێستا هەرێمی کوردستانیان هەولێر هەیتی لە هەموو مەجالەکانی دیکەی حیات و تەداولکردن لەگەر مەبالغی زۆری پارە و مەشاریح و دروستبوونی ئەو هەموو مەساڵح و ئەوەیە لە فترەی حکومڕانی کە دەبیندرێت دیسان دەی وەکو خاڵ نزبی حیات ئیجابیاتی هەیە سلبیاتی هەیە ئەخطای تێدا ئەخطای متعمدی تێدا هەیە ئەخطای تێدا غێر متعمد بەڵام چەندی ئیجابیە چەندی سلبیە مهم بێکسانەکەی یوساویەکەی ببینین ئایا هەولێر لە خلالی ئەو ساڵی چەند گۆڕانی بەسەرداهات چۆ ئەو مووقعی بتوانێت لە عێراق ناوی پێشەنگ بێتن و ئەو هەموو گۆڕان بەسەر ژیانی خەڵک دەی بەسەر پایتەخت بەسەر ناوی پایتەخت بستە ئەو نێوەندە نێو دەوڵەتی کە باز دەکرێتن بۆی ڕێگەگرتن لە گەندەڵی لە فەسادی جۆرەها میکانیزمی دەوێتن سەدەن کە باسی حکومەتی تەکنۆقرات دەکرێتن مثلا لە هەموو دنیادا مثلا ئەحزاب دێکە کە منافەسە دەکات لەگەڵ یەکتری لەسەر چەند پۆستێکی گرینگە بەڵام زۆر پۆستەکانی دیکەی تەکنیکی لە ناو ئامیدەی وزارەتەکان دەمینێتەوە دەوایری دەوڵەت مرد نییە زۆر جار ئیلا گۆڕانکاریەکان مەسەن چکە خەڵکی لە ناو حکومەت خبرەیە خبرەکان لەوانەیە شوێنیان بگۆزرێت و یان احتیفازیشیان پێ بکرێتن بەس مەسەن مدیر عامەکانە خەڵکەکی شارەزایە پێویست دەکا بمینێتەوە معنای ئەوە نییە کە ماوە ئیلا گەندەڵی بکە ئەو پرۆسیزەری هەیە کە متابعی ئەشخاص دەکا یان ڕقیبە لەسەر سیستەمی حکومڕانی زیاتر ئەو مەسەلەن دەبتە زمانی ئەوەی کە ڕێگریبی لە فەساد خۆ لە ئەمریکاش دەبیستین فەساد هەیە مەسەلەن کە باسی ئەو 7 ملیاری دۆلاری دەکەن هینانە عێراق 6 ملیار بزر بووە لە هەموو دنیا چکە هەمومان بەشەرین و ئینسان لە بینی دەسەڵات و پارە کە دەکەوتە بەردەستی احتیمالی هەیە پاش بێ احتیمالی خراپ بیت چکە ئینسانی غێر مجەڕەب ناتوانانی تەقیمیکەی کە بڵێ ئەوە باشە یان خراپە ئینسان ئەو کاتە تەقیم دەکرێت کە دەسەڵات و پارەکەی ممارەسە دەکاتن ئەو جا وەختی دەزانی باشە یان خراپە واردە باش واردە خراپە وەکو باسم کرد هەمومان بەشەری بۆیە ئەو سیستەمانەی کە دادەندرێت لە چۆنیەتی نقاتی زوعفی کە دەبێتە هۆی ئەوەی ئینسان غەڵەت نەکاتن سیستەمەکە گرنگە لەوانەیە ئەشخاص باش بی بەڵام کەوتە ناو سیستەمەکی خراپ تووشی خراپە دەبیتن لەوانەیە خۆی خراپ بی بکەوتە ناو سیستەمەک کە نەتوانی خراپەکاری بکاتن بە سیستەمەکی باش دابڕواتن و ئەزمموی کوردستانیش حەقی تەقیمکردنەوەی هەیە حەقی پێداچوونەوەی لە خلالی ئەو ساڵانە کە ئیشی باش کرا ئیشی خراپەکان کرا ئیشی باشەکان تەرجێ بکرێ خراپەکان چاک بکرێ و گۆڕینیش ئەتیادێ بە حکمی ئەوەی وڵاتی مەش هەم ئەمە انتخاباتمان هەیە لەسەر مستەوای هەرێم کە هەڵبژاردننی پەرلەمانە دوای پەرلەمان حکوومەت دەگۆڕدرێت هەر بەکو ئەوەی کە ئاڵوگۆڕی دەسەڵات کرا لەگە بینی بەڕێزکاک نسیبان بارزانانی و بەڕێزکاک دکتۆر بەرهام کابینەیەکی نوێ وەزیرەکان گۆڕدران لەگەڵ دەورەی ئینتیخابی لە محافظاتیش لە ئاستی محافظاتیش هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکمە هەیە خۆی دواکەوتنەکەی نەدەبای ئەوەندە دوا بکەوی بەڵام ئەگە هەر 4 ساڵێکی لە وەختی خۆی بکرا بە هاوشێوەی شارەکانی عێراق طبعاً احتیمال لە محافظ و هەموو دەوایری محافظش لەگە دەورەی ئینتیخابی بگۆڕدرابە قایمقام بگۆڕرابە مدیر ناهێش بگۆڕرا کە ئەمەش گۆڕانێکی زۆر تەبیعیە چکە دەسەڵاتی ئەو ئەنجومەنە دەبی کە دێتن کە ئەنجومەنی هەڵبژێردرای پارێزگا دێتن لە پارێزگارەوە دەست پێ دەکات پارێزگاری نوێ دادنێت جێگری پارێزگار دادنێت قایمقام دادنێت مدیر ناهێ دادنێت مدەڕای دەوایر دەیهێڵیتەوە یان ناهێڵیتەوە کارێکی زۆر تەبیعیە بۆیە سیستەمەکە گرنگە لە وڵاتیمەکە بە تەطبیقی کەین بە تەواوەتی کە التیزام بە هەڵبژاردننی پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکان و ئەو گۆڕانانی پێویست دەکات بە شێوەیەکی سیستەماتیک هەردوو پەرلەمان و ئەنجومەن
مثلا ئەنجومەنی پەرلەمانی کوردستان سیقە بە کام کەس دەدا بیکاتە وەزیر سیقە بە کام کەس دەکا بیکاتە ڕێوزەرا بە هەمان شێوە ئەنجومەنی پارێزگا سیقە بەچێ دەداتەوە بیکاتە پارێزگار سیقە بەچێ دەداتەوە بیکاتە مدیرعام حتمما ئەوانە جیهازی تەنفیزیەکە دەبن نمونەی لە بریتانیا ئەو ساڵە ئەمە چوین لە بۆ دەورەیەک هەرسێ محافظ چوین لەگەڵ ناشنال سکول لە چوینە پەرلەمانی بریتانی و چوینە مقاتعی یۆرکشایش لەوێن دەڵێ مەسەن لەوێ شێوازی بڵێن ئەوەی کە مرادفی محافظە لەوێن دەرێ کە ڕئیسی جیهازی تەنفیزی پێ دەڵێن لە مقاتعەکە مقاتع ینی بەکو محافظەیە لەوێ کە ئەنجومەنەکە هەڵدەبژێردرێ لە جەڕایدی ئەلان دەکەن محافظەکمان دەوێت بەو مواسەفاتانە ینی لەسەر هەموو ئاستی بریتانیا خەڵک حەقی هەیە تەقدیم بکاتن ئەنجومەنەکە لە ژنەیەک پێکدینی تەماشای CV ئەو کەسان دەکا ئەو کەسە مواسەفاتی ئەو قدرەتە تەنفیزیە تێدا هەیە بێ محافظاتی بکا و مقاتعەکە باتە پێش و بەرنامەی ئەنجومەنەکە تەطبیق بکاتن بۆی قبولی کەن بە محافظ ئەنیمە بەس گۆڕان زۆر تەبیعیە لە وڵاتی مەش ئەو دوو سیستەمە هەیە دەبی تەطبیقکەین و بەجێرەی سیستەمەکەی گۆڕانکاری بکرێت. باشکاک نەوزاد دوا پرسیار موێ ئەگەڕێمەوە سەر پرسیاری یەکەم جار کە لێم کردیت هۆکاری سەرکەوتنی تۆ وەک پارێزگار لە هەولێر ئایا پشتگرتنی تەنها نێچیروان بارزانی بوو یاخود هەموو پارتی ئایا ئێستا جیاوازی هەیە لە نێوان حکوومەتی ئێستا نوێ و حکوومەتی پێشوو بۆ پشتگیریکردن لە پارێزگار ینی وەک پارێزگار لە بەتاکێت بەڕێزکاک نێچیروان دیسان تاکیدی دەکەمەوە پشتگیری من و هەموو ئەوانەی ناو حکوومەتیشی کردیە خودی جەنابی سەرۆکی هەرێم یعنی پشتگیری لێکردین من نەمدیتە مەسەلەن دام نەکرابم لە حتا لە مەکتەبی سیاسی پارتی وەکو حزبی خۆم چکەوانە مەراکزی مهمی دەسەڵاتن زۆر وازەحە پشتگیری خەڵکمان کرد دیتیا دەستخۆشیمان بەڕاستە گلەیی هەبووە و حتا لایەنەکانی دیکە یەک لە ئەوەکانی دیکەش بەسەراحەت ئەنجومەنی پارێزگای هەولێر لەگەڵ ئەو بەسەرهات چیرۆکەی کە ئەنجومەنی پارێزگاکان هەیتیان کە بە قانونیش تەزمیت کرایە بەڵام سەرجەم پێکاتەکانی ناو ئەنجومەن پاڵپشتی من بووینە ئێستاش ینی ئێستا حکوومەتی نوێش پاڵپشتی هیچ مشکلەیەکم نەدیتە بە حقیقەت بە حتا خودی بەڕێز کاک دکتۆر بەرهەمیان کاک ئازاد بەرواری وەکو جێگری سەرۆکی حکوومەت پاڵپشتی کرایە بەڵام هەر حکوومەتێک و هەر زروفێک و وەکو باسمان کرد زروفی معنەوی و ذاتی خۆی هەیە کە بێ تەقیمەکانی بکەیت بەڵام بە تاکید ئەو لایەنانە پاڵپشت بوونە ئینسانیش کە لە حیاتی خۆیدا لە هەموو ئیشێک وایە خەڵکەکەی دامن دەکە خەڵکەچیش هەیە نەقد دەگری و گلەی دەکا و ئەوە ژواردە و مەفهومە و کە دەبی قبولیش بکرێت و قبولیشمان کردەوە واردیشە بۆیە سەرکەوتنەکانی هەولێر سەرکەوتنی سەرجەم پرۆسەکەیە سەرجەم ئەو تیمەیە ئەو هەموو دەوا ئیرانێک کە ئیشیان لەگەڵمان کردی شەو ڕۆژ ئەو هەموو قام و مدیرنایە و ئەو لایەنانەی کە پاڵپشتیان کردی حیمایەیان کردیا خەڵک هاوکارمان بووینە بەحقیقەت مەسەن ئەمە یەک لە مەشروعەکانی کە هەولێر کە دەکرێت کە لە گواستنەوەی خەڵک دەکا ڕاستە خەڵک ئاعتیراز دەکا ئەوەی دەکا بەڵام دواتر هاوکار دەبن ڕاستیشە بەرژەوەندیوانە ئەوان تێدا سوودمەند دەبن لە ئاخری بەڵام لەوانەیە جێگۆرچەیە هەڵگرتنە ئاسان نەبی لە بۆ هیچ کەسێک هاوکارێکی باشمان لە خەڵک دیتە ئەنی زۆر عامل هەیە کە دەبتە سەرکەوتنی هەر پرۆسەیەکەر ئەوەیە گرنگ سەرکەوتنە پێشکەستنی شارەکەیە نەتیجەکە چکە قازانجی هەمومانی تێدا تاقە کەسێک تێدا سوودمەند نابیتن بۆی هەمومان تێدا سوودمەند دەبین و بە حقیقەت ئەوەش هەست پێکرا بە شێوەیەکی گشتی کاک نەوزاد هادی پارێزگاری هەولێر زۆر سوپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان خۆشەویستان تا دیدارێکی نوێ خواتان لەگەڵ